هەوادان لێ بەدەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە شەوکی ڕاستەوخۆ لا پرۆگرامێکی نوێیە لەگەڵتان نابم میوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت عزیزانی ئێمە بێگومان بۆ ئێوارێژ میوانێکی عزیز و خۆشەویست شێوەکارێکی ئازیز لە ستۆدیۆ لەگەڵمدایە کە ئەم شێوەکاراتوانانی بڵێن ساڵانێکی زۆرە خەریکی کاری شێوەکاریە بەڵام لە ماوەیە داواتە لە مانگ یەکدا لە 21دا 2021 یەکەم پێشانگەی تایبەت بە خۆی کردەوە بە ناونیشانی ئەفسانەی سروشت و لە هەمان کاتا وەکو پیشەی سەرەکی خۆی خەرەکی وەکو پیشەی مامۆستایە و هەروەوانەی هونەر دەڵێتەوە لە یەکێک لە قوتابخانەکان وهروە چەندین پلان و کاری تایبەتیە و خاوەنی چەندی پرۆژەیە کە بەتەمە لە ئایندەیە جێبەجێیانکە لە بواری هونەری شێوەکاریە ئەمیوانەشم کاکشوان محەممەدە کاکشوان بەخێر بی ئەم کاتۆ باش سپاس بە تۆش کاکشوان ساڵانێکی زۆرە خەرێکی هونەری شێوەکاری و بێگومان لە چەندی پێشانگەی هاوبەشیشا بەشداری کردووە بەڵام ئەتوانین بڵێن چەند ساڵێکی باشی بەسەرات تێپەڕ بووە هەتاکو بڕیارت داوە کە یەکەم پێشانگەی تایبەت بە خۆت بکەیتەوە کاویش 2021 بوو بۆچی ئەو هەموو ساڵە نەدویست کا پێشانگایکی تایبەت بە خۆت بکەیت و ئایا ئەوە زۆر نییە یاخود ئەمە پێویستە هونەرمەندی شێوەکار بۆ شێوەی خۆی ئامادە بکات خۆی لە ڕاستیە ماوەیەکی زۆر بکە بە ڕێستان ئاماژەتان پێ چونکو ئیشکردن بۆ پێشانگای تایبەت کاتێکی زۆرە بێ و لایانی مادیەکی باشیە بێت تا بتوانانی ئیشەکان بکەیت بە تایبەت ئەگەر تۆ بتێ ئیشەکان بە دڵی خۆ بێت ینی کێشەی ئێمەش نەگەهرمن زۆربەی زۆری هونەرمەندەکان ئەمەیە کە لایانی مادیان باش نییە بودجەیەکی باشی ئەوێت بەڵام خۆشوەختانە لەگەڵی کە نەوەستام و سپاس بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە سپۆنسەری شەکایان گرتم هەمووی شەکایان گرتە ئاستۆی خۆیان تێچووەکەی ئەو بنیشتوانیم کە پێشانەکەم کەمە و وەکو یەکەم ئیشی من کە بە تایبەت داڵەزێ باشە بۆچی تەرخانە کردبوو بە سروشت زیاتر هەموو کارەکانە هەمووی تایبەت بوو بە سروشت و گزارشتیان لە جوانەکانی سروشتە کرد خۆی لە ڕاستیە من حەزم کرد ئەم ئیشەم کە ئیشێکی یەکەم پێشانگای تایبەتم بوو حەزم کرد کە باز لە شتێ بکەم کە لە لای خەڵک سەرنجێکی تایبەتی هەبێ وەکو هەمووشمان نەزانین سروشت شتێکی زۆر تایبەتە لای هەموو کەس لە هەج وەرزێکا بێ بە هەر 4 فەسڵەکەەوە سروشتێکی جوانە ئەوە بوو من بۆیە سروشتم هەڵژار لەبەرەوەی ئیشکردن لە سروشت تا تۆزێک جیاوازی هەیە حەزم کرد کۆمەڵە تەکنیکەیە کە پێشتر لە کۆمەڵی هونەرمەندی ترابینیمە لە دەرەوەی کوردستان لە ناو کوردستان لە بواری سروشتایشیان کردووە حەزم برۆ تەکنیکی من جیاوە لەگەڵەوانە و زایدەن هەچ کەسێکیش هات کە ئیشەکان ببینێ یەکسەر لی تێبگات هەنێ من لە بەرنامەکانی پێشوە باناژم بۆ یاوە بینەر حەزی لە شتێکە لی تێبگات حەزی لە ئیشەکە کە ڕاستەخۆ تێبگات و چێژی لێبینێ من لە باڕم لە سروش باشترم نەدۆزێەوە لەو کاتەیە بەتە بینەر حەز بەکارێکی ئاڵۆز ناکە کە کاتێ سێری تابلوێگەکات ئاپ حەبەسێت و هەروە هەرچەند سێری کە هیچ لەمانەکەی تێنەگات لە ڕەنگەکان و هەروە لە بەکارێنانی فەڵچەکان نەزانێت کە ئەم تابلۆی گزارش لە چی ئاکات بەداکی دێتە هەر بە ڕێزیشتان لە بواری هونەری شێوەکارە لەوانێ ئیشتان نەکرد بێ بەڵام هەر لەسەر تۆشەوە تەجروبە تاقیکەرەوە دوو ئیش ببینە دانێکیان بە ئابستڕای بێت دانێک بە وێنێکی واقعی بێتتر ئایا سروشتە فیگەرێکە ئیتە هەر شتێک بێت یانی لەو باڕێ تۆ زیاتر بەلای واقعەکە حەزر لێ بێ چونکو تۆز ئیشکردن لە ئەبستڕەکە ڕاستە لەوانێت بەڕای من تۆز ئاسانتریشە ئیشتەیە تەکنیکی ئیشیشی زۆر باشتر تیا دەرەکەوێت بەڵام بینەر حەزی لە شتێکە لی تێبگە حەزی دایم لەوە بگانی هەم لە بواری هونەری شانۆشە لە مەسرحیا دایم حەزی لە بابەتێکەکە لی تێبگە حەزیان لە ئیشێک نیە مەسەرەن زۆر حەزیان لە کاری ئاڵۆز نیە حەزیان لە ئیشێکی سادۆ ساکارە کە بە جوانی لەمان ناکەی تێبگەن زۆر باشە وەکو یەکەم پێشانگەی تایبەت بە تۆ پێشوازێکی باشی لێکرا لەلایەن هاوڵاتیان و هەروە لەلایەن هاوڕەکانیش تۆ بێگومان ئەتوانی بڵین زۆرترینی تابلۆکانیشت فرۆشرا کامە بێگومان جێی دڵخۆشیە ئەمە چەندها بەڕامان کردووە لەگەڵ چەندین هونەرمەندی ئازیز و خۆشەویستە کە هونەرمەندی شێوەکار بوون هەمیشە گلەی ئەوەیان کردووە کە تابلۆکانیان نافرۆشتە ینی خەڵک بەجددی وەکو بە چاوێکی کەم سێری کارە هونەرەکانی هونەرمەندە کوردەکانی خۆمان ئەکەن نانەوێت ئەو تابلۆیانە بکڕن ئەمە نەبووە بە کللتور بەڵام بە خۆشحالیەوە تۆ ئەو ڕەچێشکان وەکو یەکەم پێشانگاوە هەروە زۆرترینی تابلۆکانە فرۆشرا چه هەستێکە هەبوو وەکو یەکەم پێشانگا و ئەو کارانەشە فرۆشرا و چوە ناو خەڵکەوە زۆرم پێخۆش بوو ینی من
لەو باوەڕان نەبووم بەو شێوەیە ئیشەکان هەمی بفرۆشتێ بەڵام لە هەمان کاتیشە لە لایەک ترەوە هەر باوەڕێکم وە بوو کە زۆربەی زۆری بفرۆشم چونکو بەڕاستی خەڵک حەزی لە بابەتەکان بوو یعنی من زۆربەی زۆری لەوحەکان با عەدەد دەڵێن نەبێ بە شتێکی تر زۆربەی لەوحەکان هێشتا من لە پێشانگای خەڵک نەهاتبوو بووی تەنها بە فۆتۆکان کە بینی بیان من فرۆشتم یعنی ئەمە کەوتو سەر کەسەکە خۆی هونەرمەندمان هەیە بەتاشی لەوانەیە ئەزمموی زۆر لە من و لە کەسانی زیاتر بێ بەڵام ئامادەنێ مەسەن ئیشەکانی بفرۆشێ ینی لەوانەشە مشتری هەبێ لەوانە خەڵکیەکە بێ حەزیان لە نیشانە بێ کە هەڵی واسن یان لە ماڵەکانی خۆیان نەدەیبرێن بەڵام سیرەکەی ئەم ئامادەنێ بیفرۆشێ ئەمە جۆرێکە جۆرێکی ترمانێ حەزەکە بیفرۆشێ بەڵام ئوسلوب و ئیشکردنەکەی و تەکنیکی ئیشکردنەکانی ئەو بابەتانی و هەڵێ بژێرێ مەرغوبنێ لە ناو خەڵکە بەم شێوەیە سێ دەکەم هونەرمەندە ئیشەکەی نافرۆشتێ یعنی من لە کولی دانەیەکەوە لە کولی کەسێکەوە لە کولی هونەرمەندێکەوە بەجددی ئەزمونێکم لێ وەرگرت لە بەشێکی هەر هونەرمەندێک و لەسەر شتێ ئەزمونێکم لێ وەرگرت تا بتوانم ئیشێک بکەم هەم وەکو لایانی مادی من ئیسفادە بکەم بۆ پرۆژێکی ترم دابنێمەوە هەم وەکو لایانی ئەوەش کە شتەکانم بفرۆشێتێکە لای ناو خەڵک بێ ناو ماڵەکان بێ یعنی ئێستا بەڵام سپاس بەخوا زۆرم پێخۆش بوو لەوەی کە یەکەم پێشانگان بوو دوو ئیشی شمایەوە حەزەکەم لە خۆی هەموو ئیشە تەنها دوو ئیشمایەوە بەڵێ هەمی فرۆشتە و منیش پارەکەی نرخەکەی گونجاو زۆر گونجا بوو نرخێکم داناکە هەموو کەس توانێ بیکڕێ لە نرخی زۆر بەرزەوە دەستم پێ نەکەوتووە هەموو پارەکەشم هێنا و موادم پێکڕی بۆ پرۆژێکی ترم بۆ ساڵ پێ دوای ئەمە ئەتوانین بڵین کە تەکنیکێکی باشە لە ئیشکردن بۆ هونەرمەندێکی شێوەکار کە وەکو یەکەم پێشانگای ئێوە بۆ نمونە کارەکانی زیاتر پشتە ناو خەڵکەوە و هەروەها ببێ بە کەلتوریش کە کاتێکی گێت سەری کارێکەکات سەری پێشانگایەکەکات تابلۆیەک لەگەڵ خۆیان بەرێتەوە هیچ نەبێت ئەمە ئەتوانی پێ بڵین کە تەکنیکی کارکردنی تۆیە بەتاکیید ئەکەێتەوە سەر هونەرمەندەکە وەکو پێشی ڕاماژەم پێ ینی تۆ توانی بە شێوازێکیش پێی کە خەڵک لە خۆ ڕازی بکەیت ینی ئێستا من لەوانەیە پێشانگاکی تر بکەم لەو باوەڕێیانی مەگەر لەسەر ئەم وسلوبە ئیش ناکەم لەوانەیە پێشوازیگەرم لێ نەکرێ وەکو پێشوازی ئیشەکان لێ مەکرێ بەڵام وەکو پێشوازی مەسەلەن کڕینی ئیشەکان بەم شێوەیە لەبەرەی خەڵک ئازادە مەسەلەن تۆ حەزە لە سوورە یەکێکتر حەزی لە شینە ینی هەموو کەس ئازادە من زیاتر بۆ ئیشم کرد کە خەڵک حەزیان لە ئیشەکان بێ چێژی لێ ببینێ پێ دوای نهێنی سەرکەوتنی ئەو پێشانگەژارەوە بووکە بیرت لۆ کردوەوە کە خەڵک حەزی لە چیە چاوی خەڵک چی ئەوە کە کاتێک تەماشای تابلۆیەکەکات بەتاکید من لە 100% ئیشم کرد بۆ چاوی بینەر یعنی منەوە بوو کە لەناو برادرانی شامن مەسەلەن ڕخنی ئەوم لێ گیراکە تۆ ئیشەکان لەوانەیە شتێک نەبێت تایبەت بەخۆم بێت ینی من لە هەموو لای برادران لە بەرنامەکانی پێشوا لە کەناڵەکانی تر ئاماژەم پیاوە من ئیشم بۆ بینەر کرد ئەم جارە ینی ئەم جارە من خودی شوانم دەرکرد لە ئیشەکە ینی من خۆم لەوانەیە حەزم لە جۆر ئوسلوبێکی ئیشکردنی تر بێ حەزم لە جۆرە بابەتێکی تر بێ ئیشیکە بەڵام بە درێژایی چەند ساڵ من لە پێشانگەی هاو بە شەهر لەسەر خودی شوان خۆم ئیشم کردووە ینی هیچ ئەوم نەخوێنێتەوە مەسەلەن بینەر بەلای ئیشەکەمان ڕاکێشم بەڵام ئەمەیان لە 100% بۆ بینەر ئیشم کرد و من زانیشم کە بینەر لە 100% حەزیان لە ئیشی سروشتە ینی بە فۆتۆ بێت بە ئیشکردنی هونەری بێ بە هەموو جۆرەکان باوەڕان و کەس نەبێ حەزی لە سروش نەبێ باش پێ دوایە بۆ پێشانگای داهاتوت کە کاتی ئەیکەیتەوە پێ دوای ئەم پێشوازی گەرمەی لێکرێت وەکو یاخود ئەمە ڕەبتە بە ستایل و شێوازی کارکردنی تۆ کام جارە چی هەڵەبژێریت ئەم جاریان ئوسلوبی شکردنەکانم کەمێک جیاوازە ئەم جاریان وەکو لای خۆمان بە زمانی خۆمان بێن لە 150 بۆ بینەریشەکەم لە 150 بۆ خودی شوان حەزەکەم ئیش بکەم حەزەکەم زۆر کەسایەتی زۆر تایبەتمەندی من هەیە لە ئیشەکانمان مەسەڵەن ئەم جاریان نیو بەنیو بیکەم ینی با لە 150 بۆ بینەر بێ با لە 150 بۆ خۆم ینی بە دوو جۆر ئوسلوبی شەکەم بەڵام سروژ نین بەس لەو باوەڕیان کە ئەمیش بەجددی ئیشەڵا بینەر بە بڵێ بێ زۆر ئەو تەکنیکانەی کە من بەکارێنم ئەم جارەدامنەوە زۆر جیاوازە تاکو ئێستا من نەمبینیەوە لە کووردا لە ئەوروپیا بینیمە ئوسلوبی ئەو جۆرە تەکنیکە ئەو مەتریاڵی کە ئیشی لەسەرەکە من لە ئەوروپیا بینیمە حتا ئێستا لەناو خودی کووردا نەمبینیوە ئەشتوانم پێتان بڵم بەڵام پێم خۆشەکە بێ مفاجە ینی شتەکە بە مفاجە چاوەڕێکین بۆ پێشانگای داهاتوو ئیشەڵڵا شتێکە بێت کە هەمومان پێی سەرسامە بین لە 100% دڵنیام چونکو ئەو مەتریاڵی کە من بەکارێنم بۆ ئیشکردن زۆر دەگمەنە
یعنی هەتاکو ئێستا لە ناو کووردا ئەمە باوەڕ ناکەم هونەرمەندێکی کوردمان هەبێت بیری لە ماتریاڵە کردوێتەوە کە ئیشی بکات لەسەر. یعنی من دەگمەنەکەی بۆەوە گەڕێتەوە کە ماتریاڵەکە شتێکی زۆر ئاسانە بەڵام دەگمەنە بۆ ئیشکردن پێی. یعنی غەریبە بەلای خەڵکەوە زۆر دوایە کە خەڵکەوە قوبوڵەکە دۆکو شتێکی تازە و نوێ زۆریش ئێستا هونەرمەندێکی شێوەکار ئەوەی نەکردووە. من دڵنیام کە تاکو ئێستا هیچ کەسێکەمەی نەکردووە، چونکە بەجددی بەدووادا چوونم بۆ کردو بە درێژایی چەند ساڵە من لەم لەسەر ئەم ماتریاڵێکی هێزە بەتەمامی ئینشاڵڵا بۆ ئەم ساڵدای بەزێنم. ینی لێسۆ من دڵنیام کە کەس نەیکردووە، چونکو متابعەم کردووە زۆر بەدووادا چوونم کردووە بۆ زۆر لە هونەرمەندەکانی سلێمانی هەولێر تەنانە دووەکیش، ینی تەنانە بڵم لە عێراقیش هیچ کەسێک لەسەر ئەو ماتریاڵە ئیشی نەکردووە. بۆیە من بە یەکەم کەس حەزم کردم جارە شتێکی زۆر دەگمەن پێشکەش بکەم. زۆر باشە. کاک شوان بەدەر لەوەی کە ینی خەریکی تابلۆکێشانی وەکو پیشەی سەرەکی خۆت مامۆستای لێکێک لە قوتابخانەکان وانەی هونەر ئەڵەیتەوە و چەند ساڵێکە بەردەوامی هەتاکو ئێستاش تا چەند وەکو مامۆستایەکی هونەرۆکو هونەرمەندێکی شێوەکار هەوڵت داوە لە ڕێگەی پیشەکەی خۆشتەوە کە مامۆستایە ئەوانە تایبەتانی کە ئەیلەیتەوە بە قوتابخانەکە بە خوێندکارەکانت وانێ بێکاوان سوودی لێوەربگرن کە چکە هەمیشە گلەی لەواکرێکە وانەی هونەر پەراوێز خراوە لە قوتابخانەکانە وەکو وانێکی سەرەکی سەیری ناکرێت بە هەروەها وانەی هونەر بە شێوەیەکی تێر و تەسەل ناگەیەندرێ بە خوێندکار. خۆی زۆر ڕاستە زۆر بەداخۆ کە هونەر ئەو ڕەواجینی لە ناو قوتابخانەکانە. طبعا من ئەوەش ناڵم خلەلەکە ئەگەڕێتەوە بۆ مەکتەبەکە، خلەلەکە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی پەروەردەیان، ئەگەڕێتەوە بۆ ئەو داوامی کە تۆتیاگەی هەموو خەڵک ئەگەڕێتەوە مامۆستای خودی هونەرەکە خۆی. یعنی من ئێستاکە بێت و باسی ئێمە بکەین لەوانەیە بەدە بەرنامەی تریش تاوا نەبین باسی ئەو ئەزمون و ئەو ئیشکردانی کە لەگە خوێندکارەکانمان کردومە من بە درێژایی هەوڵی زۆر باشە دیاوە لەگە خوێندکارەکان تا کە هونەریان خۆش بێت شارەزایەنتیە بەتاکید. من یەکەم کەس بووم کە ئەمە لەوانەیە بێ بە ڕێکلامە بەس حەزەکەم بۆ بەڕێستان ئاماژەیەکی پێبم یەکەم مامۆستای هونەرم ئەوەنی ئاگادار بووم کە تەلەبی تایبەتم هەبوو بێ بۆ هونەر. یعنی من چالاکێکەشم بڵاو کردەوە تەلەبی تایبەتم هەبووە بەخۆ بەخش بەبێ ئەوەی من یەک دیناری لێ وەرگرم دەرسم پێ وتوەتەوە پێشانگاشم بۆ کردوێتەوە ناسانوشمە. یعنی من ئەوە لەگەڵ یا بووم هەتا بچێتە سەرسکە کە هاتە سەرسکە سەرەتایك لە هونەر فێر بوو ئیتم تاو. ینی ئەو مەجالم نەما بۆ شوێ ئەوسا لەگەڵیان بەڵام گرنگ ئەو بوو یەکەم کەسم دواتە پێشانگای خۆشی کردەوە. بەڵێ پێشانگام هەر خۆم بۆم کردەوە لە بەردەم باشی گشتیا بوو. وابزانم فۆتۆکانیش هەمی هەرماوەکو ئەرشیفێک لە لای خۆم لە فەیسبووکە شاماوە. ینی جێشان نازێک بۆ من بەجددی من لە سانەی دەرسم وتۆتەوە لە پۆلی حوت تا پۆلی 5 ئامادەی دەرسم وتۆتەوە خۆشحاڵی بوو بۆ من کە لە دوای دەوامی فەرمیەکەم کە خوێندن وەستاییتر لە هاوینە تاوان خوێندنەوەستەیتر پشوو دەستپێکە من تەلەبە هات داوایان کرد مامۆستا حەزەکەین گروپێک دابنین. یعنی ئەمە بەجددی تەسیراتێکی زۆرم هەبوو لەسەر تەلەبە و لە ئازار تا ئەم دەقیقەش چەندەها تەلەبەم لە پەیمانگەی هونەرە جوانەکانە کە تەقدیم ئێوەیان کردووە تەلەبێکم هەبوو وتی مامۆستام بەتەمای تۆ بم حەزەکەم توپ بێنم بەڵام دوایەوە کە هات دەستی کرد بە ئیشکردن دەستمان کرد بە هونەر لەسەر خواستی تەلەبە چۆن فێری هونەرەکەی پێ ناسێنی هونەر چییە هەدەفەکانی هونەر چیە لە ژیانی تۆ لە ژیان هەموو کەسێکە تاسیراتی تۆ چیە لەسەر هەموو کەس کە وەکو هونەرمەندێبی ئێستا لە پەیمانگەی هونەرە جوانەکانە یعنی کۆلێژی تووبەکەی دەهەڵبەسان بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان ئەمە ڕخنێکی شم لێ گیرا کەوتیان شتێکی گەورەیە کە تۆ کۆلێژی تۆپ بەتەمای ئەوە بی دەمە خەون و خەیاڵیتەوە بەڵام دواتر تۆ ئەو کارە لەو خوێندکارە بکەیت کە هونەری ئەوەنە لا خۆشەویست و شیرین بکەیت و هەروەمانەکانی هونەری فێر بکەیت ئەو کاتەوە بڕیار بدات کە بیگۆڕە بەش بەجددی ینی چەند تەلەبێکی وام هەبوو تێما بۆ حەزی لە هەندەسە بوو دوای ڕۆژ بۆ پەیمانگەی هونەر جوانەکان دووسێ تەلەبەم ئەگەر بە هەڵای ناچێت وازم دوو تەلەبیان سیانە تاشکیدیم لە کۆلێژی هونەرن ینی تەلەبەی منیش نەبوون حەزەکەم ئەو بزانم کە تەلەبەی من نەبووە لە 6 ئامادەی دەرسی هونەریان نییە بە حکمی دەرسەکانی تر و زەختێکی زۆرانە سەرە بەڵام لەگەڵی کە تەلەبەی منیش نەبووە هاتوو لە لای من ئیشی کردو لەگە پۆلەکەی ترا بڵێن پۆلی پێنجەکانە یانی ئێستا لە کۆلێژی هونەرن بەجددی من ئەمانە بینم بۆ من زۆر خۆشە. باشە قەت ئەمانە تووشی ڕەخنەی نەکردویت؟ هزار جار تووشی ڕەخ نەبووم. ڕەخنە لەلایەن چیوە لەلایەن کەسوکاری تەلەبەکانەوە نە ڕەخنە لەلایەن کۆمەڵگاکەتەوە مەسەڵەن زۆر ڕەخنە هەیە حەزەکات بۆ نەتۆ بخات ئێستا بەندێکی کوردی ئەڵێ دەمی ناگا بە ترێکە وڵێ ترشا ینی شتێکە لەو بابەتانە مەسەن تۆ هەر کاتێکە ڕەخنە و لێ ژیرە بزانە کە تۆ هەیت ینی هەڵبەتە تۆ شتێکە هەبێ
جیاوازی لە ناو کۆمەڵگەیە جیاوازی لەو کەسانێک کە لە بوارەکەی دوای ئیشەکەن بۆچی ڕخنە لە دەیان هونەرمەندی ترمان نەگیرە بۆ بەزە من و گیرە هەڵبەتە من شتێکم کردی ئەوە بکە سەرنجی هەر چواردەوەرەکەم ڕابکێشم بەجددی بۆ من زۆر ئەوانە بۆ من زۆر ئەزمونێکی گەورە بوون زۆر پێی خۆشم هەتا مردن واتام دەقێش تەلەبەم هەیە کە چاوەڕێکن ئیشەڵا پشوو بێت سەرڕێکە ئیش لە پرۆژەکانی خۆماکەم بەڵام ئامادەین کە بەبێ بەرامبەر کۆمەڵە تەلەبەم هەیە بیانێنمە ناو هونەرەوە دەسەکانە خۆش بگومە نەمە کارێکی زۆر بەرز و پیرۆزیشە ئەتوانێت بڵێن کە تۆ هونەر بەو شەوێ خۆشەویست بکە لە لای خوێندکارەکان کاوەکو ئاماژەم پێکرد هەمیشە هونەرۆک وانەیەکی لاوەکی سیر کراوە بەداخە گوانەی سەرەکی سیر نەکراوە هەروە خوێندکارەکانمان لە قوتابخانە چەند وێنێکی زۆر سادە و ساکار فێر ئەبن و دواتر مەگەر ئەو خوێندکارە خۆی گەورە بێت ئەنج دواتر بڕیارێکە حەزی لە هونەرە یاخودنا تا چەند شارەزایی لە هونەرە هەیە بەڵامە خۆشحاڵیەوە کە مامۆستا شوان ئەم هەنگاوی بڕیوە هەر لە تەمەنێکی کەمەوە ئەتوانی بڵێ کەوانەی هونەر زۆر خۆشەویستەکە لە لای خوێندکارەکان و بۆی هەر لە ئێستاوە خوێندکارەکەش بەهرەی خۆی بدۆزێتەوە ئایا تا چەند بەهرێکی باشی هەیە لە هونەرە تا چەند توانایەکی باشی هەیە و لە ئێستاوە بڕیار بدات کە بۆ هونەر بخوێنێت دەستەکانە خۆش کاک شوان باسی پرۆژەت کرد و بێگومان بەتەمای پرۆژێکی زۆر گرنگی پێم خۆشە زانیاری مام دێتێ لەسەر پرۆژەیە با بێگومان ئەوەش پرایز دەبێت بەڵام پێمان خۆش شتێکی کەمی بزانین ئەمە بینەرانیش بە خۆشحاڵیەوە باسیەکەم دوو پرۆژی زۆر باش لە مێشکمایە هیچیشم بۆ کردوویەکێکیانەوەی پرۆژێکی تایبەتی خۆمەکە ئیشەڵا محاولەکەم هەموو توانای بخەم بەکاربێنم بۆ مانگی 11 ساڵی ئەم ساڵ بڵین مانگی 11 ساڵی 2020 تەقدیمیکەم دای بەزیانم ئیشەڵا پرۆژێکی تریشم ئەوەیە کە کۆمەڵێک لە کەسانی کە لە بواری هونەرایی شەکەن بەتابەتی هونەری شێوەکار تاکو ئێستا ژمارەیەک خۆشبەختانە حەزیان لە ئیشەکە بووە بچین لە بەردەگی سەرا وەکو ئەم شارانەی کە لە ئەوروپا هەیە ئەمە بکەین بە کەلتورێک مەسەڵەن کەسێک حەزکار ڕسمێکی دروستکەیتەوە با گریمان بە 250 ناوی تەڕئیش بێ ینی گریمان بە بەلاشیش بێ گرنگە ئەمە بکەین بە کەلتورێک لە سلێمانی بەتام پرۆژێکی بەردەوام ئەبێت بەڵێ بەتاشیت بەردەوام لێسیا تقریبا عددێکی زۆر باشاتۆتە پێشەوە بەڵام لە زیادکردنی شایە بۆ کەسانەشی کە بەشدارن ئەم پرۆژەم حەزم کردووە کە هەمیان ئافراد بن هەمیان کچ بن ینی کوڕەکە خۆی ئەتوانێت ئێمە خۆمان یەکی چۆکو من لە هەر شوێنێکا بێ حەزم لە بێشکەم ئەتوانە بیکەم ینی جۆ بۆ نایە مەسەڵەن شوێنەکە کوێیە لەناو بازاڕە قەرەباڵغە خەڵک سیر تاکاسیرە ناکە زۆر ئاساییە بەڵام تۆزە بۆ لایانی ئافراد تۆز ئەمە قورسە تاتەوە خانمان بەشداریکەن لە پرۆژەی هەمویان خان بن هەمویان خان من تام دەقێ و عددێکی زۆریش بەتەمان یعنی بێنە ناو پرۆژەکەەوە ئیتر تەلەبەی هونەری تایە کۆلێژی هونەر تەلەبەی پەیمانگەی هونەرە جوانەکانی تایە ئەوە نەی من ئاگادار بم ڕەفیقی خۆمی تایە کە مامۆسای هونەرن ینی کۆمەڵە کەسان ئەوانەی کە شەرنی هەوی مامۆسا بێ تیاتی مەسەن تەلەبەیە خوێندکارە ینی حەزم کردووە کە ئەمە بیکەین بە کولتورێک ئیتر بۆچی لەوحەیەک لە وڵاتانی دەرەوە بێتە وڵاتەکەی من و تۆوە بەستێقاتە خەڵک تیجارەتی پێوەکە ینی خەڵک ئامادەیە بچێت لەوحەیەک بکڕێ سینیە مەسەڵەن ئەوروپیەکەیان هەز وڵاتێکی ترێ بەڵام ئەمە دەمێت 50,000 بابەی شەکی ناوخۆ قەیچەکە با ئەمە بکەین بە کولتورێ با ئەمە ڕێچکەی بشکێنین ئەمە ئیشەڵا ئەم پرۆژەیە کەی دەستە بەرە بێت وڵی شەڵای ئەمە چاوەڕێ ئامادەکارەکان چاوەڕێ ئەوەکەم با خوێندنەکە کۆتایی پێبێت چون وەکو ئاماژم پێ هەنێکمان تیا تەلەبەن ینی دەردی خۆیان وتیانیان وڵی مامۆسا فریان ناکەین مەسەڵەن تۆ ڕۆژانە بەلانیکەم 3-4 ساعت دەبێ لەسەر جادەیش بکەیت تەلەبە تۆزێ بۆ کێشەی هەیە مەسەڵەن بە ڕۆژەدانی وەڕۆ لە دەوام بێت و دوانی ڕۆ بێت هەتاکو لای نزیکی ئێوارە لەسەر جادە ئیش بکە هەن لە شوێنەکەیش بکە بەجێ دۆزە زەحمەتە بووە چاوەڕەکەی نشەڵا داوام کۆتایی پێبێت ئەوەکو شوێنەکەتان دەست نیشان کردووە بەردەگی سەرامان زۆر پێ باش بووە چونکو سنتەری شارە ناوەڕاستی بازارە و بەردەگی سەراش خاوەنی سەدان جۆر پرۆژەی هونەریە لە هەموو بارەکانە یعنی بە هەموو بارەکان خزمەتی کردووە شوێنێکی زۆر زۆر باش شوێنە بە بەردامی بمێنەوە وەکو خۆت باسەکردکان پرۆژەی درێژخانە بەتاکیت ئەتوانین بۆ دروست نابێت وڵی باوەڕ ناکەن هیچ کێشێکمان بۆ دروست بێ ینی تۆ ئێستا تۆ ئەچی بۆ نمونە بۆ شارێکی وەکو ڕۆما با بڵێن ڕۆما منبعی هونەرە لە سەدەکانی پێش و شابیگرە ینی لەسەر جادە کابرا کار و کاسبی نییە هیچی شێک ناکات هیچی شێکیش نازانێتەنان بەس هونەرمەندێکی شێوەکارە بڵێن لەسەر جادە بردێک کوستانێکی دانا و
پۆترێتی خۆی ڕاستە ینی هیچ بەیانەکە من لە ڕێ برادر واگادار بووم کە دانێگەڵێ هیچ پەیانەکەم ڕۆژانە 75 پاوەنم پێیا کردووە یان تۆگەر ئەم پارە لێرە پێیا بکرێ باوەڕکە لەوانەوەی کە هونەرمەندیش نێبانی دەستباتێکی شێوەکاری بەگومانەمە کارێکی زۆر جوانە من هیوادارم کە ئەم پرۆژێ بە زووترین کاتجە بەجێ بکرێت و هەروە ئەمەش ببینین کە کاتێک بە بەردەرکی سەرایە بۆ شوێنە گشتیە تێپەڕەبین کە خەڵکێکی زۆر بەوات تێپەڕێت ئەمە شوێنێکی زۆر باشە بۆی هونەریش ببێ بە کللتور دەسەکانە خۆش کاکشوانیان بە هیوای سەرکەوتن بۆ تۆ بە هیوای بەردامی لە ساقی هیوادارم بەردەوام بیت لا پێشکەشکردنی ئەم پرۆژە جوانانە و وەکو خۆشت بتت کە تۆ بەردەوام حەز لە کاری جیاواز ئەەکەیت ئەتەوێت کە شتێکی وا بکەیت کە تاکو ئێستا لە هونەر و وارووا لە هونەری شێوەکاریان نەکراوە چکە هونەریش هەمیشە پێویستی بەدەهێنان و نەبوونەوەیە بەتاکی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کەناڵە جوانەکەدان بۆ بەرنامەکەدان ئەوەی کە بەتوانای منابێت و پێم بکرێ درێخیم نەکردووە و هیچ کاتیش درێخی ناکەم ئینشەڵا و هەموو کاتێک حەزم کردووە کە شتی تەقلی دووبارە نەکەمەوە لە ڕێ ئوستوبی شەکەمەوە بێ تەنانە من لە ژیانیشما کەسێکم زۆر جیاوازم خەڵک زۆر بە جیاوازم بینێ چونکو کەسێکم باوەڕ ناکەم شتی تەقلی دەمێ حەزم لە شتی تەقلی نیە بۆ هونەرەکەشم بە هەمان شێوە ئینشەڵا و ئەمە شتێکی زۆر باشە ئینشەڵا منیش باش بێ خراپە لەسەری بەردەوام سواس زۆر سپاس بۆ تۆ بینەرانی خۆشەویست بۆ کۆتایی پرۆگرام ئاچینە بینەری یەکێک لە بەرهەمە جوانەکانی هونەرمەندی دەنگ خۆش هاڤاڵ ئیبراهیم بین و ئەگەڕێنەوە. بەڵێ خۆشەویستانی ئەمە هیوادارم پای پرۆگرامەکانی ئەمڕۆ بەدڵی ئێوە بێت زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون و لەگەڵمانە بوون سبەینێ بێگومان با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بین هەتاکو سبەینی ئێوارێکی خۆش بۆ کەش لایەکتان و ماڵتان ئاوادان بێت.